ناو سۆما یوسف عەلیە 6 خێزانین دایکم و باوکم و 2 برا و خوشکەکەم خەڵکی ڕانیەین. ڕووداوێکی زۆر تاڵ و زۆر یعنی کارەساتێک بوو خەڵک نە لە خەونانە لە فلیمە یعنی شتی ئەوهانیە. تۆزێک پێش و شەبۆلێکی زۆر گەورە هات بەرەمەکەی غەرەقت بوو بە هاتووپریایەک بوو بە ڕۆژە ڕەشێک یعنی نازانم چۆن هەر یەکە لە ئێمەمانان چیرۆکێکی هەیە، بەڵام چیرۆکی ئیجە جیایە لەگەڵ هەموو چیرۆکەکانی دیکە. لە دەریای ئیجە لێرە ساڵانە بە سەدان کەس دەبنە قوربانی. ئێمە لێرەین لە سەرزاری ڕزگاربووان بە سەرهاتی قوربانیانی دەریای ئیجە دەجێڕینەوە. کە ئەو هاتە ناو ژوورەکەی دایکم ئەمن و خوشکمی ناردە دەرێ بۆ بۆکم بابموان لەوێ کە خوشکەکەم خەریب نەقم بێ ترسا چۆ لای دایکم چۆ ژوورێ کە ئەمرم کفنەکەم تێڵە چێشن ئەوم لە بیر ناچێت کە کچە گچکەلەکەم 2 ساڵ و نیوە هاواری کرد وتی باوە جان توم جانی باوە لەناو ئاوەکە لە باوەشم بوو وتی باوە جان توم جانی باوەتی تخوا تەلەفۆن بۆ نەنکم کە زۆر سەرمایە. کچە گەورەکەم وتی باوە وتم جانی باوە وتی باوە تەلەفۆن بۆ مامە ئاواتم کە مامێکی هێنای ئاواتە برا گەورەکەم زۆری خۆشەوی وتی باوە وتم باوە گیان وتم خۆت ڕاگرە بە قوربانت دەمت داخە هیچمان لێ نایە بە لەمەکە دێن ڕزگارمانەکە. ئێرە ئیزمیرە گەورە شاری سنووری تورکیایە لەگەڵ یۆنانستان. ئەگەر ئیزمیر وەک شارێکی گەشتیاری لەسەر ئاستی جیهان ناسرا بێت بەڵام پەنابەران وەکو دەواازەیەک بۆ پەڕینەوە بەرەو یۆنانستان و یەکێتی ئەوروپا بەکاری دەهێنن. ئیزمیر لەگەڵ یۆنانستان تەنیا ئاوی ئیجە جودایان دەکاتەوە. لێرەوە پەنابەران لە ڕێگەی ئەو دەریاوە بەرەو چارە نووسێکی نادیار دەڕۆن. ئێمە لە ناو ماڵ دەمە باوکمان بڕیاریاندا کە بچین بۆ ئەوروپا ئەو بڕیارەش لەوە هاتکە ئەمە دەما خوێن زیرەک بووین لەگەڵ خوشکەکەم ئاواتێکمان هەبوو دەمانەویست ببین بە دکتۆر و مهندیسە کە باوکم ویستی ئێمە ژیانی خۆمان ژیانێکی خۆشتر بۆ خۆمان دابی بکەین و ژیانی ئەوەشمان باش نەبوو دارایی بۆیە ویستمان بچینە ئەوروپا. 2300 دۆلارماندا بۆ هەر نەفرێک کە هاتینە ئەستانبوڵ نزیکەی 5 ڕۆژماینەوە تەلەفۆنمان بۆ دەکرد کاکە ئاخر ڕۆژ لە 20 مانگ با تەلەفۆنێکمان بۆ کردی ئێوارە سەعات 4 دەڕۆین. ئیتر ئێمە هینەکەمانەوە بوو معاملەکەمانەوە بوو لێ بە یەخت بڕۆین یەختی گەشتیاری بەس کە چوینە سەر ئاوەکە بە حکمی چەقۆ و بە چاوسورکردنەوەی تر بۆ شتانە سوار بووین. مەترسیەکە لە ئاودایە مەترسیەکە لە ئیجەیە لە کەمێک بەر لە ئێستا باستەوە کرد کە تەلەفۆنەکرد بۆ هاتیە بەڵێ تەلەفۆنێکم لە هەولێر بەڵێ لە هەولێرەوە تەلەفۆنێکم بۆ هات ئامۆزایەک تەلەفۆنی بۆ کردم لە کورانی حەنکاوی عایلێکێ ناسیاریانە 10 ڕۆژە 7 ڕۆژە ونن لە بەدرومەیان لە ئەزمیرە ونن چەند نەفەرن؟ بەڵێ نازانم دەنا 8 7 عایلەیەکە ئەم ئەوە ئەزانم عایلەیەکە کام لە ونن
خەبەریان نییە ئەمرێ خەڵک ئەمرێ بڵێ هەندێک کەس دەڵێن زۆربەی ئەو کەسانی کە چارەنووسیان نادیار دەری دەمرن قاچاقچەکان منداڵن خۆیان تەسبینی خەڵکی بەخوای توبرێ ئەویشە چقەر و چقەری تێنەکەی بڵێ پیاوی باشیشێ لێرە پیاوی خراپیشێ بڵێ هەیە چقەر بازرگانی دەکرێت بە خەڵک بۆ ناکرێ ئەوە بازرگانی نییە دەکرێت بەڵێ ئێرە بازاڕی چانکایە لە نێو سنتەری شاری ئیزمیر ئەو کاتەی قاچاقچەکان پەنابەریان دەبێت و دەخوازن پەنابەرەکان بگوازنەوە بۆ سنووری یۆنانستان لێرەوە کەلوپەلی بەلەمەکانیان دەکڕن و ئەو پێداویستیەی کە بۆ پەنابەران و بۆ مەلەکردن پێویستە لێرەوە دەکڕن بەڵام بەپێی بەدواداچوونەکانی ئێمە کە لەگەڵ چەند دوکاندارێک ئێمە گفتوگۆمان کردووە قاچاقچیەکان بۆ بەدەستهێنانی پارەی زێدەتر ئەو کەلوپەلانە دەستنیشان دەکەن کە هەرزان و بە کەلکی مەلەکردن نایە سەرتا لە هاتینە ئەستەمبول بە تارە هاتین بۆ ئەستەمبول چوو قەماینەوە ڕۆژانە دەچوینە دەرەوە نانمان دەخوارد پەیوەندیمان پێوە دەکرد دەیگوت هەر ئەو ڕۆنا سپینێ دەیگوت بازەوەکەی باش بێ ئەنجا دەتانێت ئێمەش خۆمان حازر کرد و بەڕێکەوتین لە ئەستەمبولەوە بۆ ئیزمیر ساقێکی عربیان کرد بۆ سەر بەلەمەکە بەلەمێک بوو هەیە هەر بەقەت سیارێکی ئاساییە بوو تقریبا 60 نەفەریان کرد بۆ ناو بەلەمەکەوە مدەی 3 ساعتێک 2 ساعت و نیەک بەلەمەکە 3 ساعت من هەر کە سوارم بۆ ئامۆزایم وتم کارزانەمە آخر ڕۆژی ژیانمانە ژیان نبینوتی بۆتم من ئەم بەلەمەسی قەمپینە ناگاتەوە بەرەوە بارحاڵ بەلەمەکە کەوتە ڕێ هەر کە کەوتە ڕێ ئامۆزاکەمتی ئەم زەحمەتە ئەم بەلەمەم خوا گەورەیە بێئومێدم نەکرد خۆشم زۆر دەترسام لە بەلەمەکە لە حاڵەتەکەی هەر دەنگوت تەحملت دەبێژڵا خوا گەورەیە دوو سایقی لەسەر بوو سایقی سووری بوون عەرەبی سووری بوون ڕۆی کاتێک ئێمە بەڕێ کەوتین هەر بە زووی یەختەکە کون ئەوە بوو شکا بوو ئاوی هاتە ناوە لە خوارەوە 3 سەعاتان لەناو بەلەمەکەدا بوون هەردەی خولاندەوە بەنزینمان لێبڕا 3 سەعاتانیش کە غەرق بوو لەناو ئاوەکە مەلەمان کرد تۆسێک پێش و شەبۆلێکی زۆر گەورە هات بەلەمەکەی غەرق کرد بوو بە هاتوهوریایەک بوو بە ڕۆژە ڕەشێک یعنی نازانم چۆن تەفسیر ناکرێت بۆم حاڵەتێکی زۆر سەیر بوو مناڵ کەوتە ئاوە دایک ژن یعنی پیا و بوو بە هەرایەک ئەو سەری کەس نازانێت یعنی چۆن تەفسیر ناکرێت ئیتر کە کەوتی ناوەکەەوە من باوەشم بە خێزانەکەما کرد یانی بەرم نەدابوون لە ئاوەکە خێزانەکەم بەسەر قاچم دانا و مەلەم پێکردم منداڵەکانشم بەدەست گرت بوو خۆشم بە حکومیەوەی تۆزە مەلە مەزانی خۆ مەزوڵان نقوم نەبووم ئیتر ئاوەکەیە بە خێزانەکەم وتم گەرنم ئازاکە و گەرند ئازاوێتی بۆ وتم تاوە ژیان کۆتایی پیا ژیان هەرەوەندە بوو ترسان هەر هاواریان بۆ خۆی دەبر ئەله بەناوی خۆی گەورە بمان پارێزی منداڵەکەم لە باوەشە منداڵەکەم هەر لەناو ئاوەکەی تر لە باوەش ماخنکە کچە ناوەنجەکەم لە باوەش ماخنکە گچکەلەکەش بڵین 9 مانگ بوو گچکەلەکەم 9 مانگ بوو ئیتر ئەوەش دوو شەپۆلی کرد ئەویش خنکە یعنی تاکە ئەمە لەم گەورەکە بوو زۆر بەرز مەکرد بە دەست ئیسفادەی نەبوو یعنی ئەویش خنکە هەرچیان خنکان ئەوەی ئەمە کەما بوو خێزانەکەم بوو بە زندوی هەردووکمان کە ئەو هاتە ناو ژوورەکەی دایکم ئەمن و خوشکمی ناردە دەرێ بۆ ناوکن بۆکم بابمان آخر جار خوشکەکەم نەبینیەوە ئەوەندا ئەمن نقم بوو تا نەدایکم نەخوشکم بینیەوە Adım bu. ئەوە دەخوازم دایک و خوشکەکەم مابن حەز دەکەی بگەڕێەوە کوردستان نەخێ لەبەرەوە یادگاری دایکم و خوشکەکەمی تێدا ناتوانم لێدا بژیم
ئەو دەریایە چۆن تەمەشا دەکەی کە داک و خوشکتی لێ ڕقم لێت. دەریاکە بکەی ڕقل لێ دەبتەوە بەڵێ نامەوێت بیشی بینم. حەز دەکەی دوژمن خەونی گەورەی بەشێک لە کۆچبەران لەم گۆڕستانانە کۆتایی پێدێت بەشێکی دیکەشیان دەریای ئیجە دەبێ بە ماڵی کۆتاییان لێرە ئێمە کۆتایی بە چیرۆکی سۆما دەێنین بەڵام هەر لەم ساتە وەختەشدا چیرۆک و بەسەرهاتی دیکەی کۆچبەران دەست پێ دەکا و سۆمایەکی دیکە بۆ لە دەستدانی خێزانەکەی فرمێسک دەبارێنێت.